پەرەسەندنی قەیرانە ئابووریەکان و دڵمەشغوڵی دەسەڵاتدارانی ئیسلامی. بەپێی راپۆرتی ئیقتساد ئانلاین، سەید محەممەد خەرەوی ئەندامی ناوەندی علمیەی قۆم لە وەڵام بە ڕۆژنامەنووساندا ڕایگەیاندووە ڕووسەریەکان زیاتر هاتوونەتە خوارێ و قژەکان دەرکەوتون، ئەو ئارایشە زەقانەوە ئەو جلوبەرگە تایبەتانەی کە لەبەر دەکرێن و هەندێک جاریش هەر لەبەر ناکرێن زەرەر و زیانێکی زۆر بە کۆمەلگا دەگەیەنێت و ئێمە نابێت بەزەیمان پێیاندابێت و فرمێسکیان بۆ بڕێژین. ناوبراو بە ئاماژەدان بەوەی کە لە ڕوانگەی شەرعەوە حکوومەتێکی ئاینی ناتوانێت ئەو ئاستە لە بێسەرەوبەرەی تەحمل کات دەڵێت ئەگەر ڕەچاونەکردنی حجاب بەو ڕادەیە گەیشت کە لە هەندێک حاڵتدا گەیشتووە هێزە ئینتزامیەکان پێویستە دەخاڵەت بکەن. جێگری کۆمەڵایەتی هێزی ئینتزامیش هەر لەو ڕاستایەدا دەڵێت کەسی بێ حجاب وەک دست تاوانبارە، دەبێت دەستی گەشتی ئەرشاد ماچ بکرێ کە لەگەڵ کەسانی بێ حجاب ئاوا مامەلە دەکەن. قەیرانی ئابووری کۆمەڵایەتی و سیاسی هەموو وڵاتی داگرتووە، بەڵام دڵمەشغوڵی ڕژیمی بێتوانە لە ئاست چارەسەر و تەنانەت کەمکردنەوەی قەیرانەکان لا چوونی ڕووسەریەکان و دەرکەوتنی قژ و شەڵواری ژنانە. بێکاری، گرانی، کەمبوونی دەرمان، کەم ئاوی و بێ ئاوی، ئێعتیاد و توندوتیژی، گەندەڵی جێگیر و لە ڕاددەبەدەر ئەوەندە فرە چەشن و گشتگیرە کە ژیانی ئاسایی لە ملیۆنان کەس لە خەڵکی ئێران تاڵ و بەرتەس کردوێتەوە. بەڵام لەشکری بەربڵاوی دەسەڵاتداران لە سەنگەری یەکەمی نظامەوە خەریکی شەڕێکی وەحشیانە لە دژی ژنانە. ڕۆژ نییە کە لە گۆشە و کەناری شارەکان، لە ڕێگەوبانەکان و ناوەندە گەشتیاری و شوێنەکانی کار، لە کەنار پارک و دەریاکان و لە ناو قەتار و ئۆتۆبوسەکان ئاخوندەکان، فاڵەنژە مەزهەبیەکان و مەئمورانی گەشتی ئێرشاد لەگەڵ ژنان بەڕێوەڕوو نەبنەوە. ئەگەر خەڵک نان و کاری نییە، ئەگەر سفرەکانیان بەتاڵە و تەنانەت لە هەوای تەندروست و ئاوی خواردنەوە بێبەشن، هیچ کام لەمانە نابنە هۆی نیگەرانی و دڵمەشغوڵی ئاخوندەکان و دەسەڵاتدارانی کۆنەپەرستی ڕژیمی ئیسلامی. کەم نین ئەو ژنانەی کە لە زیندانەکاندا دەست بەسەرن پەروەندە سازیان بۆ دەکرێ و بە زەبری ئەشکەنجە ناچار بەدام پێدانانی زۆرم لێ دەکرێن. ئەم دژایەتیە کوێرکوێرانەی حکوومەتی ئیسلامی لەگەڵ ژنان تەنیا لە باوەڕ و جیهانبینیەکی کۆنەپەرستانە و سەدە ناوەڕاستی ئەوانەوە سەرچاوە دەگرێت. ژنان سەرقافڵەی خەبات و خۆراگری جەماوەر لە دژی بەڕبەڕیەتی ئیسلامی. بەرپرسانی ڕژیم دەزانن کە سەرکەوتنی ژنان بە مانای توور هەڵدان و شکەست پێهێنانی یاسا ئیسلامیە دژەژنەکان و دەستپێکێکە بۆ گرتنی یەک لە دوای یەکی سەنگەرەکانی تر لە دژی ڕژیمی ئیسلامی. ئیمام جومعەکان، دام و دەستگا و ناوەندە ئاینیەکان لە خامنەئیەوە بیگرە تا ئاخوندی دوورکەوتوترین گوندەکان باس لە هێرشی فەرهەنگی و پەراوێزکەوتنی یاسا شەرعیەکان دەکەن. ڕژیمی ئیسلامی لەم سەرکوتە ڕێکخراوەدا لە دژی ژنان تەنیا پشتی بە دام و دەستگای تەبلیغاتی و سەرکوت نەبەستووە، بەڵکو هاوکات فەرهەنگ و دابوونەریتی کۆنەپەرستانەی باو لە کۆمەلگا لەوانە نەزانی و دەمارگیری بەشێک لە پیاوە دواکەوتووەکان لە ژێر ناوی غەیرەت و شەرەفیش بە شێوەیەکی فریوکارانە بەکاردەهێنێت. ڕژیم بۆ بەرەو پێشبردنی ئامانجی کۆنەپەرستانەی خۆی هەوڵ دەدات باوکو و برا و هاوسەرەکان بە بیانووی غیرەتی پیاوانە و ئیسلامی لە دژی ژنان هەم بدەن. پشتیوانی چالاکانە و بێدرێغی پیاوان لە خەباتی ژنان لە دژی یاسای دواکەوتوانە و سەپێندراوی ئیسلامی سەرجەم لایەنەکانی خەبات لە دژی حکوومەتی ئیسلامی بەهێزتر دەکات و هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی خەباتی جەماوەر دەباتە قۆناغێکی نوێوە. نابێت ڕێگە بدەین بە کرێگیراوانی گەشتی ئێرشاد، ئاخوندە گەندەڵ و کۆنەپەرستەکان و فاڵەنژە مەزهەبیەکان ئاستەنگ بۆ ژنان دروست بکەن ویان بە زۆر سواری ماشێنەکانی گەشتی ئێرشادیان بکەن و بیانبەن بۆ ناوەندەکانی پۆلیس. ژنانی بوێر و ئازادی خوازی دژ بە هەڵاواردنی ڕەگەزی ڕێگا بۆ خەبات لە دژی هەڵاواردنی نابەرابەریەکان و هەروەها بۆ گەیشتن بە عەداڵەت و بەرابەری کۆمەڵایەتی خۆشتر دەکەن. پێویستە نەتەنیا دەنگ و زمان حاڵی ژنان و جەماوەری خەڵکی کوردستان و ئێران بین، بەڵکو شێلگیرانە و یەکگرتوانە بە مەبەستی پاشەکشە پێکردنی هەرچی زیاتر و شکستانی یەکجاری و ڕووخاندنی کۆماری ئیسلامی لە پەناو شان بەشانی ژنان لە دژی بەڕبەڕیەتی حکوومەتی ئیسلامی خەبات بکەین.